لە چوارچێوە جێبەجێکردنی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەمەچەشنکردنی ئابووری و پاڵپشتیکردنی جوتیاران و بەهێزکردنی کردی تایبەت هەفتەی ڕابردوو دوو تەن هەنگوینی کواڵێت بەرزی هەرێمی کوردستان لە ڕێگەی دۆزینەوەی بازاری نێودەوڵەتی بۆ بەرهەمە ناوخۆیەکانی کوردستان. تا ئێستا تەنێک هەنگوین بە بازارە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان و عێراق فرۆشراوە و مانگی داهاتوو لە بازارەکان بەردەست دەبێت. ئەمەش دەبێتە یارمەتی دەرێکی باشی هەنگەوانانی کوردستان. ئەم هەوڵە بە سەرپەرشتی ڕاستە و خۆی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و پاڵپشتی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەی ئاو و نووسینگەی سەرۆکوەزیران و کەرتی تایبەت ئەنجام درراوە. زیاتر لە 200 هەنگەوان تێدا بەشدار بوون و نزیکەی 100 هەلی کار دەڕەخسێنرێت. هەروەها پەیوەندی نوێ لەگەڵ فرۆشیاران و بازارەکانی قەتەر و وڵاتانی دیکەی کەندا و بەگشتی دروست دەکات و ئەم دەست پێشخەریە کردی تایبەت بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان دەبێتە بنەمایەک بۆ هەناردەکردنی زیاتر و ڕەخساندنی نوێی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی کەندا. لای خۆیانەوە هەنگەوانانی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەم هەنگاوە و دەست پێشخەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە گرنگ دەزان و لەم بارەیەوە دەڵێن. ئەس وەکو مێشەوانێک دەستخۆشیە لە حکوومەتە هەرێم دکەین و هەنگوینە کوردستانی هەناردە دەربە هەنگوینە me هەنگوینێکی کوالیتاوە زۆرە بەرزە زۆرە باشە لە چاوە هەنگوینە ئیرانی و تورکی و ئەو هەنگوینانە داخلی کوردستان بکەین و دەستخۆشیە لە سەرۆکی حکوومەتێ دکەین ku tiştekî zor zorî başê kirdi. Ev hengivînê me hinar di derve. Em ê zor pê kevxweşîn. Yek li gewretirên giriftet mêşewana taybetî û heme ev kertet kişikala ew ku berheme me bitwanî sax bikin. Rastî cê destxweşiya ku serokê hikûmeta herêmê bi vê şoleyê hestayî û ew girifte semê helgirt. Ew ê xeberê dûne ku cenabê serokê hikûmet hengîvînê me nardî bo derevê welat. Ew handarekî bo min ku mesela sta nizkê 100 mêşim heye. مادام دزانم که برهمن دیت ساخت کردن لبازار با سریکی گنجابیش بید. اما پره بایشم دادم. دکمه 200 مش، دکمه 300 مش. حسب اولی که بتوانم برهمه بتوانم ساخت کنم. أوريكا إسا أحكامنا إنه يا حكومة هاري كردستاني قلتي بر هنجوني ما روانة هنجوني كردستاني روانة در وكراي راسي أو زيد خوشية. والله زوزو بدر خوشين. يعني أم شوان تاوري روجي بين أو هندسة عليه بخوي تاوري روجي بين نق إذا بين أم تاوري والله أول بندينا بنا بمكا تاوري روجي بين كا هنجوني خو جران كين نا بخوي بس إذا بحوشي حتى لو الدولة تجي بربومي مينا خوي بحنا دبقريتن وكو سعر جي مثلا أقابيج إنه راح عندك مشوان تهيجا أو هلا بخوزنا سعر إسا خلشي جران كانوا راح هنجوني ما إسا بازاري هاي نا با هنجون بي بربومي ناخو حد جوتيارا بي حد اشتها بيتن با حكمة سعره كمناسب سدان دان دسري يعني كهر خلق استفاده لي بك همش استفاده لي يعني بو او ساخو بيتوا اذا شيشه ما هر سرشي راسي ساخنا بنوا هنجونيا شيشه ديكرجي والله اذا شيشه ديكرجي ما ان شاء الله حكومات دي بردوام بيتو و لو يشته تباش دستخوشی کابینا نو یا حکومت هریم کردستان و تایبەتی جناب سروک حکومت کم بو و هنگاوا گرنگ کو هنگوینه خومالی برهم کردستان هات هنارده کردن بو دولت دربه راسی هنگاوا که زور گرنگ بو و جی دلخوشیا خدان میشا بو زور دستخوشی جناب سروک حکومت کن عارف شێروانی سەرۆکی تۆڕی هەنگەوانانی کوردستان تایبەت بەزاری کرمانجی ڕاگەیاند هەوڵەکانی سەرۆکی حکوومەت دڵخۆشکردن و چەندین ساڵە هەنگەوانانی هەرێمی کوردستان چاوەڕوانی کارێکی وهان بە بازارکردنی هەنگوینی کوردستان بە وڵاتانی کەندا و سوودێکی زۆری دەبێت و ساڵانی ڕابردووش زیاتر لە 51 تۆن هەنگوینی هەرێمی کوردستان بە وڵاتانی دیکە نێردراوە بەڵام بە ناوی کوردستانەوە نەبووە. سەرۆکی تۆڕی هەنگەوانانی هەرێمی کوردستان لەبارەی نرخ و جۆر و کواڵێتی هەنگوینی هەرێمی کوردستانەوە ئەوەش دەخاتە ڕوو نرخی هەنگوینی هەرێمی کوردستان لە 40,000 دینار دەست پێ دەکات تا 70,000 دینار
هاوکات بەپێی ئەو ئامارانەی دەست ئێمە کەوتون هەرێمی کوردستان 108 هەنگوین خۆرە و بە بەراورد بە وڵاتانی دیکە و کەنداوی عەرەبی ڕێژەکەی کەمترە. هەروەها ساڵی ڕابردوو هەنگوینی هەرێمی کوردستان گەیشتە 850 تۆن و ساڵ بە ساڵیش گۆڕانکاری بەسەر ڕێژەی هەنگویندا دێت. پشتیوان کەریم زاری کرمانجی ئیدارەی سربەخۆی سۆران.